دکتۆر عەبدولەتیب ئەحمەد ڕوو دەکاتە حیزبی ئیسلامییەکان و پێیان دەڵێت خواپەرستی با حیزبایەتی ناکرێت. من لەمە دوا ڕازی نیم پێم بڵێن سەلەفی موسڵمان و بەس موسڵمان و بەس کاچی کۆمەڵواز لە کۆمەڵ بێنە یەکگرتو واز لە ناوی یەکگرتو بێنە بزوت نەواز ناوی بزوتنەوە بێنە هەمووتان واز بێنن بێنەوە ناو دائیرەی ئیسلام. ئەوەی تا ئێستا سەبارەت بە هەوڵەکانی تیرۆرکردنی نەتزانیوە ئەو بەوردی لە تۆڕی میدیای ئێستا وەڵام دەداتەوە. وردەکاری ماڵ مڵک و تۆمبێلی گول لە نەبڕ و خانوو بەگشتی سامانەکەیمان بۆ باس دەکات. ئەری پاری باوکتە دزی و ماهی دایکتا هی چێ بۆ ژنکوژی چی دەڵێت؟ کامتان ڕازیم کچەکانتان ژنەکانتان ئەو کارە بکەن کە ئەوانە کردویانە کوشتراون. بۆ چوونی خۆی لەسەر دوانەی حکوومەت و خەڵک دەردەبڕێت. میلەت ڕزگار ناکەن دەیانوێت دائیمەن میلەت لە مەینەتی و میحنەت و بەڵاو موسیبەت دابێت. باوس لە سەردانەکەی بۆ لای بەرپرسە باڵاکانی حکوومەت و حیزبەکان دەکات. ئێخۆ خوای گەورە موسای نات عەلەیهی سەڵام بۆ لای فیرعەون نە من بەقەدەر موسا بەتەقوام وەنا ئەمانەش گەیشتنە دەرەجەی فیرعەون. دەزانین چاوەڕێی قسەیەکی دەکەن لەبارەی سەردانەکەی بەریتانیا و دروستبوونی ئاژاوە. وەڵامەکەی شەممە کاتژمێر 4 پاشنیوەڕۆ لە کۆی دیدارەکە لە تۆڕی میدیای ئێستادا بیبینە. چاوەڕوان بن.